ئەمە لە دەشتێ بابم هەی بووە لە عەفتان و ئەوانە لەگە کاکمەلات زەمیری ئاشەشان لە بەخدا هینە لە عەلیاوەدایانە ئیشمان پێکرد هەتا هەشتا و عەفت ئەو کاتیش حکومەت گوندەکانی کوت تێکدا هیمەش تێکدا خەتینە هەولێرێ ئێستا یەکیان لە زادەی ئەلبانی دانرایە فەرعەشمان کەتە ئێرکوانە برێن لێرکوان ئەمنەوە ئیشم لێ کرد لە 92 بەخوا ئەوە 2 سارە ئەمن لەزگە تەقاعود دەبم مندارەکان دەیکەن ئێستا ئەو کەرکە من مایە زۆر ئەو زە لێرکوانە بڕبڕە یارمەتیان دەدەم فەرامۆشە لێیان لە کنیابی باشترە لێرکوان ئەوە ساوارە و بڕوشە و گەرمە کوتایە و جۆیە و ئەوانە لۆ خەرگ لێ دەکەین بەخوا ئیشەکەی مەش خزمەتکردنی خەرکە وەلو ئیسفادێخمەیە بەس خزمەتکردنی ئەو خەرکەشە لێرکوانە یارمەتی دەدەی دەستباری لەگە دەگری یعنی بەڕاستی ئەمیان لەگە دەکەین لەگە ئەو خەرکەش وەچی برەی لە خزمەتیان داینە بەڕاستی بەندە و تاقەت خۆی وەختەکەی دیار نییە ئێستا پایزان وڵا دەبی زوو بێ لەگەڵ ڕۆژهەلاتێ پایزان نووسمی ئیشەکەیە وچی برەی بە وەختە و پایزان هاوینا وەختی دەڕاستەیە ئێستاش پایزان وەختی ئیشەکەیمەیە ئێستا ئەوە چەندی یەکە 2026 بەڕاستی ئێستا سەرمایە خەرک هەموو ئیش خۆی کردێت لە پایزێدا ئێستا ئیشەکە زۆر کەم بووە بەس ئەمە ئیشی خۆشمان دەکەین ساواری خۆمان لێ دەکەین برێن هی خەرک لێ دەکەین ئەرێ وەڵ ئەوە کوردەواری خۆمانە تشتی کوردەواریش دائیمەن فەرقیە دائیمەن وشی برنجی کوردی ساوارە بڕوشە خۆمانی فەرقی هەیە برێنەری ئەرێ وەڵ ئێستا ئەو پیرێژنە تاسکوان لێرە بوو بۆتەوە 3 سارە لە ناو فەردەیە هیچی لێ نهاتێ لە ماری خۆی داینە نەموو بەردێ لێ پێکرێ نەیچەن ئێوەڵە ئەوە ساواری کەبی مشینە وەسعی لە زێشکەیە ئیشەکە لێرە هەمووی بەخۆ دەکەین لەوێژ ڕاوەستی ئەمە کە ئامێرەکان تێچیش دەچی بە خۆمان دەبیت چاکەینەوە یعنی وشی برێ چشتی نو نەهاتیا نو وشی ئەو سەردەمە ئێستا سیارەی نو دێ شتی نو دێ ئاشەکان هەر قەدیمە مەسەن بەر بە خۆمان تیژ دەکەینەوە بەر کۆر دەبی کە کۆریش بۆ ئاری دەستێنی دەبی تیژیکەوە ئەمە بە خۆمان دەزانین لە چ وەختێک دەیەوێ لە چ وەختێک باشە وڵی ئیشکردەکەشی کورە وڵا لەنا ئەو تۆزوە و هەرایەنە دەبی ئیدارەی لەگە بکەیت سارە نیە لەو خۆیان بەزیاد هەتا الان ئیشاڵە خۆ ئەمەی پاراستە هیچ نەبوو خەرکەکە رازیە بەڕاستی ناوڵە هیچمان بەسە ناتێشتووە عەسە بێژینگە هەیە حەزی لە هوردە هەیە حەزی لە درشتە ئەوەی بە درشتەکەی زووتر خلاص دەبی ئەوەی بە هوردەکەی تاخیرتر دەبی سعاتێکی پێ دەچی سعاتی نۆش پێ دەچی پایزا قەرەباغە دەبی سعاتێک هەر سڕێ بگری ئەو هەڵەیە ینی دیار نییە 2 سعاتە سعاتەکە عەسە بەس ئەگە بەس لێکردنەکەی سعاتێکی پێ دەچی بەلای کرد لە مانجی نۆ هەتا 12 ئێستا ئەوای لایەتە لە کاتی گرانەکە هەر مستەمرەوە و جستان و ئاوێنی شێ بوو لەبەر ئەوەی خەرک ئاردی نەبوو دەک گەرمی دەهینا و لێی دەکرد بەس ئێستاوە نمایە ئێستاوە دەبین وا چۆ لە تەقریبا کەس لێنی ئەو ساوارەی دەبی بکرێنی هیچی کێوە زۆر جوانی شکێوە ئەوزە دەیتەوە ئێرکوانە برێن لێرە ئەمەش لۆی لێ دەکەین دیسان دەی بکرێتەوە ئەوزە دەبتە ساوار